جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەوە ئەکەوێتە سەر ئەستۆی ئیدارەی پارێزگا. جا ئێمە ئەمڕۆ چوینە ئەنجومەنی پارێزگا، من سوپاسیانەکەم هەموو لێوێ بوون، هەموو لایەنە جیاوازەکان، حیزبە جیاوازەکان، مکەوینە جیاوازەکان لێوێ بوون. ئێمە باسی وەزعی کەرکووکمان بۆ کردن کە چۆن لە 2013ەوە پارەی پترۆدۆلار بۆ کەرکووک خەرج نەکراوە. ئەم ساڵ بە هیچ شێوەیە پارەی پەرەپێدانی هەرێمەکان یعنی تەنمیەت الئەقالیم بۆ کەرکووک 1 دینارمان بۆ نەهاتووە. 115,000 خێزانی ئاوارە لە کەرکووکن جگە لە 8 ملیار دینار کە بۆمان هاتووە لە بەغداوە، ئەویش پاش هەوڵێکی زۆر هیچی ترمان بۆ نەهاتووە. تەنانەت وای لێ هاتووە بەرپرسە گەورەکانی کە پێویستە کاری ئاوارەکان بەڕێوەبەرن بەڕاستی ڕووی ئەوەیان نییە و ناوێرم بچنە ناو ئاوارەکانەوە. ئەوە لێرە مخەیەمێکمان هەیە ناوێرم بچنەوە کە خەڵکەکە تووڕەن لەبەر ئەوەی زۆر پەراوێز کراون. ئەوە هاوین خەریکە دێت، ڕەمەزان دێت بگور. ئێمە کارەبامان کە بۆمان دانراوە 4 لە دەیادووە بە نسبەتی ئەو کارەبایی لە هەموو عێراق دەرێت جگە لە هەرێمی کوردستان. ئەمە کەمترە لە ڕێژەی دانیشتوانی کەرکووک. ڕێژەی دانیشتوانی کەرکووک بە تەقدیری ئێمە نزیکی 105 عێراقا، بەڵام ئەوان کردویانە بە 4 لە دەیاشەش بۆ پارە و تەمویل، کارەبا کردوێتی 4 لە دەیادوو. ئێمە لەو 4 لە دەیادووە ئەبێ 460 مێگاواتمان بۆ بێت، بەڵام بەغا 350 جاری وایە کەمتریشمان بۆ ئەنێر. بۆ ئەم 9 ملیۆن ئاوارەیە نەکردووە کاتوونەتە کەرکووک بە هیچ شێوەیەک. ئێمە پەیوەندیشمان کردووە ئەمڕۆ کە ئێمە ئێستا لێرە وەستاوین، وەفدی ئێمە لە بەغدایە من دوێنێ نردوو من بۆ ئەوەی لەگەڵ وەزیری کارەبایە دانیشن بۆ ئەو مەسەلەیە. جا ئەمانە من بە نمونە ئەهێنمەوە ئێمە چیمان ویستووە لە ئەنجومەنی پارێزگا. ئێمە داوامان لە ئەنجومەنی پارێزگا کردووە کە ئێمە لەگەڵ بەغایە دانیشین بەیەکەوە ئەم وەزعیان پێ ڕاگەیەنین و داوای چارەسەریان لێ بکەین. چارەسەرەکەش ئەبێت لە کاتێکی دیاریکراوە بێت. ئێمە ناڵێنە بێ بە هەفتەیە بیکەن، ئەزانین ئەوە واقعی نییە، بەڵام هیچمان بۆ نەهاتووە بۆ بەسرە چووە. من لە ئەنجومەنی پارێزگا کاغەزێکم پیشانیاندا کە وەزارەتی دارایی عێراق، ئەمە یەکەم جار نییە، ئەمە چەند جارێکە ئەمە بووە، 3 ملیار و نیو تقریبا نردوویەتی بۆ پاکردنەوەی شاری مووسڵ بۆ پارەی مختارەکانی مووسڵ. ئەی کەرکووک پاکردنەوەی ناوێت؟ ئەی کەرکووک مختاری نییە؟ ئەی کەرکووک 5,000 زیاتر گرێبەستی پترۆدۆلاری هەیە لە مانگی 12ەوە موچیان وەرنەگرتووە. من ئەمەم خستە سەر ئەستۆی ئەنجومەنی پارێزگا. ئەبێ ئەم مەوزوعە بە جددی وەربگیرێت و من جارێکی تر سوپاسی کار ڕێبوارەکەم کە زۆر پشتیوانمانە لەمەیە، تێگەیشتێکی باشی هەیە و ئێمەش لە هەموو وردەکاریەکان ئاگادارمان کردوونەتەوە و ئەویش جەنابیشیان ئەنجومەنی پارێزگاکەی خۆیان ئاگادار کردووەتەوە یا ئاگاداریەکەنەوە ئەگەر پێویست بێ بە زانیاری زیاتریش. ئێمە کێشەمان زۆرە، بەسرە پارەی بۆ ئەچێت، شوێنی تر پارەی من ئێستا باسی مووسڵم بۆ کردن. مووسڵ تۆچی جادە بۆ داعش پاکەکەیتەوە بۆی هەمەرەکانیان بە سەریعی بڕۆن و بێن بە پێشمەرگەی بتەقێنەوە یا بە شارەکانمانیان بتەقێنەوە. جا ئەمانە هەمووی مەسەلەی گرنگە و من هیوادارم ئەنجومەنی پارێزگا لەم مەسەلەیە شتی تر نەخاتە ناو مەوزوعەکانەوە. ئەمە تەنها مەسەلەیەکە بۆ خزمەتی کەرکووکە بە کوردی، بە عەرەبی، بە تورکمانی، بە شیعی، بە سوننەی، بە کریستیانی، بە سابیعی، بە هەموو شتێکی. ئەمە ئێمە لە وەزعی وایە نابێ کایکۆن بەبا بکەین. ئەگەر تۆ ڕەخنەیەکت لە شتێکە یا من ڕەخنەیەکم لە شتێکەیە کاتی ئەوە نییە. ئێمە ئێستا ئەمڕۆ پێویستیمان بەوەیە هەموو هاوکاری یەک بین، پشتیوانی هێزی پێشمەرگە بکەین، پشتیوانی پۆلیسمان بکەین کە ڕۆژ بە ڕۆژ ئەو پارەی بۆیان نەماوە، ئۆتۆمبیلەکانیان هیچیان نەماوە. وەزعی پێشمەرگە بە هەمان شێوە ئەو قارەمانێتی پێشمەرگە ئەینوێنێت
بەڕاستی ئەگەر تەماشایکەی هیچ جێیشێک لە تاریخا نەیتوانێت بەو تواناکەمەوە ئەو پاڵەوانەیەتێ بنوێنێت بۆ پاراستنی شارێک. جا من سوپاسدانەکەم بە عەرەبی شتێکەڵین بەڵام با لە پێشە کاک ڕێبوار بە کوردی ئەویش ڕێی خۆیتان پێ بڵێ دوایەکەین بە عەرەبی. سپاس بۆ مولایەک طبعا مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ کە ماوەیەکی کەمتر دێتە میوانداری هەموو لایەک. ئەم کۆبوونەوەی ئیمڕۆی ئاسایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ پشتگیریکردنی ئەو یادداشتی کە لایانی جەنابی پارێزگارەوە ئەوە زیاتر بۆ 3-4 مانگە مناقەشە و دیراستەتی یەکەین. ئێمە نامانوێت وەکو پارێزگای بەغدا و واستو و دیوانی و زیقار ئیفلاسی خۆمان دەربڕین چونکە کەرکووک سەبەتەی نانی هەموو عێراق بووە لە ساڵەکانی هێشتاوە تا ئێستاکەش هەموو عێراقش ئێستاکە واریداتی بە بۆنی بەسڕە و کەرکووکەوەیە چونکە هەر نەوتە بۆتە بربڕی پشتی هەموو عێراقیەکان بەڵام بەداخەوە کێمە ئەومان کە بەدیەکەی کە حکوومەتی اتحادی بە دوو پێوەرسێری شۆنەکانەکە کەرکووک کە ئەنەما عینێکی هەیە نەزەڕێتێکی هەیە پلانێکی هەیە ناوی ئەم شارە ئەو ئاوادانکردنەوەی کە بە چاو بەدی ئەکردێتەوە گەر مقارنەیەکەین بە هەر 15 پارێزگاکان لە پێشوەی بوو پارێزگاکانە بەدەر لەوەش کە کۆمەڵێکی زۆر نازەحروی لەم شارە کردووە کە زیاد لە 9 ملیۆن خەڵکە ئەمە پێویستی بە کارەبایە بە ئاوا بە خۆراکە بە مەوادی طبیە ئەم هەمووی سوقلێکی تری زیاد کرد بۆ ئەزمە مالی و اقتصادەکەی لەگەڵەوەشەکە ئیشارەتی پێدا جەنابی پارێزگارە بۆ زیاد بۆ ساڵێکە کە میزانی پترۆدۆلار و تەنمی ئەقالیم نە بۆ 2013 نە 14 نە 15 گەشتە ئەم شارە ئەمانەیە پێکەوە وەفدێک تشکیل کەین بچینە بەغا یەکەم هەنگاو بنین وەکو هەنگاوانە کە بێتە بەشە چارەسەرێک بۆ باری ئابووری و اقتصادی و هەموو بوارەکانی تر دوای ئەوە ئەگەزانیمان بەغا بەدەمانەوە دێ و ئەم کێشانی بۆمان چارەسەر کرد بە تایبەتی کێشەی کارەبا کێشەی منتوجات کە ئەزمەیەکی تری دروست کردووە لەگەڵ نازەحین کە لە مەلەفێکی قورسە بەدەر لە مەلەفەکەی تر کە تاکو میساکە ئیطلاقی پارەی 14 و 13 و 15 نەکرداوە تاکو تاخیرکراوە ئەگەر هاتن بەدەمەوە معالەجەیان کردوکو ئەو پارێزگەکانی تر چۆن بە بەسڕە بەدەینەوە وەکو ئیشارەتی پێدا جەنابی پارێزگار چارەسەریان کردەوە ئێمە هەماهەنگ و هاوکارە بین لەگەڵیانە ئەگەر زانیمان نیەتێکی تریانێ ئەو کاتە دووبارە ئەو وەفدە ئەگەڕێتەوە ئەنجومەن بڕیاری کۆتاییەدا لە مەسەلەکە. تەنها یەک شتی شەڵێم ئێمە هیچ هەنگاوێک نانین ئەگەر دەستور ڕێگەی پێ نەدابی دەستوری عێراق هەر هەنگاوێکە نین دەستوری عێراق ڕێگەی پێداوی بەڵام ئەوی پێشێڵی دەستوری کردووە حکوومەتی ئیتیحادیە نەوت زۆر بەڕوونی ئەڵێ بیرە نەوتەکانی کە دۆزراوەتەوە بە هاوکاری حکوومەتی ئیتیحادی و وەزارەتی نەوت و حکوومەتی مەحەلیە کرێت حکوومەتی مەحەلی قەت ڕاوێژی پێ نەکراوە لەم مەوزوعەکە بیری تازەکە لێ ئەدرێ ئەوە حکوومەتی مەحەلیە بەڵام ئەو ڕاوێژ لەگەڵ بەغدا ئەکا بۆ ئەوەی ئاگاداری بکات. باشە السلام عليكم أهلا وسهلا. اجتمعنا مع الإخوة في مجلس المحافظة والأخوات أيضا وحضر مدراء الدوائر بەڕێوەبەری فەرمانگەکانیش ئامادە بوون. وأنا أريد أن أشكر أخي وصديقي سپاسی برا و تعاونه کاک ڕێبوار بکەم بۆ ئەو هەماهەنگی لەگەڵ ئێمە دەری بڕیوە ئێمە لە پەیوەندیەکی بەردەوامدا جميع المسائل وخاصة لەسەر هەموو بابەتەکان. بدأنا بعض الاجتماعات مع دوائرنا قبل أسبوعين. ئێمە پێش 2 هەفتە چەند کۆبوونەوەیەکمان لەگەڵ فەرمانگەکان کرد جميع المعلومات بۆەوەی عن مصاريفهم سەرجەم زانیاریەکانمان بدەنێ لەسەر خەرجەکانیان رواتبهم ولدينا جميع هەروەها موچەکانیان ئێستا هەموو زانیاریەکانمان هەیە. هذه الخطوة ئەم هەنگاوەماننا عن المعلومات التي نحتاجها لأن نحن نرى أن إحدى المشاكل في العراق عندما يتم وضع خطة مالية أو استراتيجية في أي نوع كان وعدم وجود المعلومات الكافية وأكثر القرارات تتخذ بصورة اعتباطية. زانیاری پێویست لە بەردەستانیە. طلبنا من الدوائر ئێمە کاتێ داوامان لە فەرمانگەکان کرد هەروەها ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ليس في نيتنا خلق مشاكل نیەتمان دروستکردنی کێشە نییە لەگەڵ حکوومەتی اتحادیدا هەروەها لەگەڵ وەزارەتەکاندا من بەڕاشکاوی دەیڵێم ومن خلالكم لەڕێی ئێوەوە اطلقوا استحقاقاتنا وسوف نلغي جميع المقترحات التي قدمناها لمجلس المحافظة
پارەکانمان بۆ بنێرن سەرجەم ئەو پێشنیارانە هەڵدەوەشێنینەوە کە پێشکەشمان بە ئەنجومەنی پارێزگا کرد. مطالب والمستحقات وإنما نشكل وفد من للذهاب إلى بغداد وها وفدێک پێکدێنین بۆەوەی بچین بۆ بەغدا و لەگەڵ حکوومەتی ناوەندیدا کۆبینەوە. أن يأخذوا قرارا عندما يسمعون من خلال قنواتكم. هیوادارین بڕیارێکیش بدەن کاتێک کە کۆ دەبنەوە لە ڕێگەی کەناڵەکانی ئێوەشەوە ڕای بگەین. لم تستلم کەرکووک أي مبلغ من هیچ پارەیەکی وەرنەگرتووە لە بەشی پترۆدۆلار لە ساڵی 2013 ولم يحصل أي تمويل من حصة البترودولار لسنة 14 بۆ ساڵی 2014 هیچ ڕەپارەیەکی لە پترۆدۆلار وەرنەگرتووە. بالنسبة لهالسنة أيضا بێگومان ئەم ساڵیش يعني ما نعرف إلى الآن تا ئێستا نازانین المستحقات كركوك. ئایا ئەو بڕەپارەی کەرکووک چەندە و وەریدەگیرە یان نا. ولا دينارا کەرکووک دینارێکشی وەرنەگرتووە حصة تنمية الأقاليم لە بەشی پەرەپێدانی هەرێمەکان. ونحن في منتصف الشهر السادس. ئێمەش ئێستا لە ناوەڕاستی مانگی 6 داین. كركوك استضاف أكثر من نصف مليون نازح. كركوك باوشي بۆ زیاتر لە 9 ملیۆن ئاوارە کردوێتەوە. 15000 عائلة في كركوك من المحافظات. کە لە سەرجەم پارێزگاکانی عێراقەوە هاتوون. تكريت والموصل في كركوك. ئێمە زانکۆکانی تکریت و مووسڵمان لە کەرکووکدا کردەوە. 55000 طالب يدرسون في قوتابخانەکانمان بۆ زیاتر لە 55000 خوێندکاری ئەوان کردەوە. استحقاق كركوك کارەباکەمان المقرر من وزارة الكهرباء بەشی کەرکووک 4.2 مع العلم أن دووە ئەو بەشی کە لە وەزارەتی کارەباوە بۆ ئێمە دانراوە. حصة كركوك 4.6 لە کاتێکە لا أعرف لماذا قللوها. والآن مع پەرەپێدانی هەرێمەکان بڕی کارەبای کەرکووک لەو بەشەدا 4.6 نازانین بۆچی کەم کراوەتەوە. يعني هسه نفوس كركوك مع النازحين أكثر من 2 مليون نسمة. ئێستا نفوسی کەرکووک لەگەڵ ئاوارەکانە زیاتر لە 2 ملیۆن کەسە. من الكهرباء الوطني حقيقة قللوها. احنا هسه ناخذ أقل من لبري أوي كهرباء نشتماني زياد بكن بپێچەوانەوە کەمیان کردەوە. النازحين کوانێ من الأدوية أين هي مستحقات كركوك للتنظيف؟ وصلتنا دواء ودرمان تصلنا خلال الأشهر الماضية كتب من وزارة المالية بإرسال تنظيف الموصل ورواتب المختارين إليهم، ولكن حصة عقود البترودولار اللي ئەمە نووسراومان بواتوە لە بەغداوە کە داوا دەکات ڕەپارەی کارمەندانی پاکردنەوە مختارەکانی مووسڵ بنێردرێ، بەڵام کوانێ پارەکانی کەرکووک بۆچی ناینێرن. تا ئێستا کرێی پاکردنەوەی کەرکووک نادرێ بە کرێکارەکان بۆمان نانێرن. بەشی کەرکووک لە دەرمان تا ئێستا زیاد نەکراوە. ونحن نطالب بنفس النسبة. بڕۆبجەی پترۆدۆلار بۆ چەند پارێزگایەک خەرج کراوە، ئێمەش داوا دەکەین بە هەمان شێوە بۆمان خەرج بکرێت. ئەم قەرارەی ئیدارەی کەرکووک قەرارێکی سیاسی نییە، ئەمەوێت جەخت لەمە بکەمەوە. بەڵکو ئابووریە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمان و سوننە و شیعە و کورد و ئاشووری و هەمووانەوە. اليوم وصلنا خبر مفرح. أمره هواڵێکی دڵخۆشکەرمان پێگەیشت أنه محافظة تكريت اتصل معي رئيس المجلس المحافظة سوف يأخذون سيارات بوجبات مختلفة تكريت لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی ئەو پارێزگایە النازحين مواطني النازحين في كركوك، فإن شاء الله التسهيلات بالطريق يكون سهلة. بڕیاریشان داوە لەسەرەوەی کە هاوکاری ئاوارەکانی کەرکووک بکەن. حصة كركوك من البنزين بەشی کەرکووک لە بنزین 1,300,000 ملیۆنێک لترە. نحن نستلم ئێمە بصورة متقطعة بە شێوەیەکی پچڕ نزیکەی 250,000 وبصورة متقطعة لتر وەردەگرین، ئەمەش بە شێوەیەکی پچڕ. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئیداری کەرکووک
الأخوة في غاز بەکارکردن لەگەڵ برایان لە کۆمپانیای گازی باکووردا كاك هونر والإخوة في المنتوجات والآخرين هەروەها تمكنا فەرمانگەکان على الأقل من توانیمانە بەلای کەمەوە چارەسەرێک بدۆزینەوە لتمشية أمور مواطنين بۆەوەی کاری هاوڵاتیان بەڕێ بکەین يزيد حصة لەبری ئەوەی کە بەشی محافظات الأنبار کەرکووک زیاد بکەن وديالى ونينوى قللوا حصتهم فأرجو إنكم كقنوات إعلامية هیوادارم ئێوە وەک کەناڵی ڕاگەیاندن ما تعاني منها كركوك بأمانة وێنە ڕاستەقینەکەی کەرکووک بگوازنەوە کە خەڵکەکەی چ کێشە و گرفتێکی هەیە أكرر مرة أخرى جاریشتر دووبارەیەکەمەوە إذا اليوم هسه خابرني وزير المالية ئەگەر ئێستا وەزیری دارایی پەیوەندیم پێوە بکە و سەرۆکی وەزیرانیش کە بڵێن ئێمە ئاگداری ڕەوشیەوەی لە ماوەی هەفتەیەکدا ئەو بڕۆپارێتان بۆ پاکردنەوە ئەو بڕۆپارەیە بۆ بەڵێندەرەکان پێتان دەگات کە من لێرەوە سپاسی بەڵێندەرەکان دەکەم چونکە سەبرێکی زۆریان هەبووە لەگەڵ ئێمەیە پاریان وەرنەگرتووە. دقيقة اليوم طبعا اجتماع مجلس المحافظة هي لمناقشة المذكرة المقدمة من قبل السيد المحافظ لحول معالجات الوضع المالي والاقتصادي في محافظة كركوك. شرح بالتفصيل ما هي محتوى المذكرة. المهم مجلس المحافظة وصل إلى نتيجة بتشكيل وفد مشترك مع الإدارة لزيارة مجلس الوزراء ومجلس النواب ومجلس رئاسة الجمهورية ووزارات ذات العلاقة لمعالجة الأمور بخصوص ما يتعلق بالفقرات التي أشار إليه الكهرباء، المنتوجات، النازحين بكافة مستحقاتها، إضافة إلى مستحقات المحافظة من مشاريع لأعوام 2013 و14 و15. تم التصويت بالإجماع على تشكيل هذا الوفد المشترك. الوفد يجتمع مع الوزارات والرئاسات الثلاث ويتخذ تقرير ويقدم تقرير مشترك إدارة ومجلس ويعرض على مجلس المحافظة لاتخاذ الإجراءات المستقبلية فيما إذا إن شاء الله وصلنا إلى نتيجة لتحسين الواقع الاقتصادي. أريد بس أضيف أريد بس أضيف يعني الوفد مو فقط لزيارة ونرجع ونسمع أمشاندتها ونيبوي سردام كاتو جو بقريتو بقريتو خطوات واضحة. وأنا أريد أخي كاك ريبوار أن مهام المجلس مهام كبيرة ومواطني ينظرون إلى المجلس باتخاذ القرارات الجريئة هاوڵاتیانی کەرکووکیش بە شێوەی سەری ئەنجومەنەکان کە بڕیاری بوێرانە وەردەگرێ. اللجوء إلى مسائل هامشية لا تتصل بهذا الموضوع بأي شكل من الأشكال مثل ما ذكرت في اجتماع مع مجلس المحافظة من لكوبنوغا لغانجماني بارزغا عقود البترودولار تنظيف المحافظة ومسائل أخرى قرار جريء من قبل مجلس المحافظة لنتمكن كإدارة مع مجلس المحافظة تضمين حقوق واستحقاقات محافظة كركوك مع تقديرنا للوضع الذي يمر به الوطن في محاربة داعش، ولكن العراق ليست دولة مفلسة، العراق ليست دولة فقيرة. نحن نبيع النفط ما عدا شهرين سعر النفط إلى أقل من $50. اليوم سعر النفط وخلال الأشهر الماضية والأسابيع الماضية في منتصف الستينات. فنتمنى أن تصل هذه الرسالة إلى بغداد. وأنا متأكد أن دولة رئيس الوزراء والوزراء والمعنيين سوف يعينون اهتمام هەروە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بەم کەیسە بکەن بدەن بۆەوەی بتوانین بەیەکەوە کار بکەین لە دژایەتیکردنی داعش و دەرکردنیان لە عێراق. باشە ئیعلانیشی بکەن ئەگەر بۆ کاک ڕێبوار سوالێکە یا بۆ من. ئەگەر وەڵامی مقنعیمان هەبوو بێ ئەم کۆبوونەوەمان ناکرد و ئەم وەفدەش ناکەین و بچینە ئەوێ نەخێر وەڵامێکی باشمان بۆ نەهاتوێتەوە.
وإما كأتشينا أوان أزانن لكركوك شي هي وأزانن إما أجر أوان استجابه شي باشيان لبي أتوانين شي بكين لكركوك لبر أو چاوەڕوان لەبین تاوەکو ئەچین شتەکانەکەی باش ڕاوەستن زانین چی عەرەبی کوردی وەمانە يعني أنت تصريح الكردي ذكرت أنك لن تذهب إلى خيارات غير دستورية. ژێت بەوە هیچ هەڵبژاردەیەکی نادەستوری هەڵنابژێریت. ئەو هەڵبژاردە دەستوریانە چین؟ بۆ جێبەجێکردنی ئەم ڕێیارانەی خۆتان دەیگر نەبەر. هناك خيارات كثيرة الدستور واضح چەندین هەڵبژاردە هەیە دەستور زۆر وازحە وشوف المحافظات وخاصة بعد تعديل قانون المحافظات في سنة بەتایبەتی دوای هەموارکردنەوەی یاسای پارێزگاکان مع الأسف الحكومة الاتحادية بەڵام بەداخەوە حکوومەتی اتحادی وضعت قرارات مجلس النواب على الرف والوزارات تقاوم بشدة الوزارات المفروض أنه صلاحياتها توصل للمحافظات تقاوم بشدة. ئەنجومەنی وەزیران ڕێگەی نەداوە بە شێوەیەکی باش ئەو دەسەڵاتانە بگا بە پارێزگاکان. کاکە ئەگەر بێدەنگ نەبن ئەڕۆین ها هەر کەسێ لەگەڵ یەکتری قسانکە. بڵێنی کەناڵدارایەکانی پێکردن بۆ سەنافتان بۆ کارێوار ئەگەر ئەم پرسە پرسێکی داراییە وە پرسێکی ئابووریان بۆچی بەفرا ئەتاقی کاتی پێکردنی نەکردوونە. بەنسبەتی هەرێمی کوردستان هەڵبەتە ئێمە بە بەردەوام لەگەڵ برادرانە پەیوەندیمان هەیە و ئاڵوگۆڕمان هەیە و قسەمان هەیە بەڵام بۆ ئەم مەسەلەیە سرف پەیوەندی بە کەرکووکەوە هەیە. ئێمە وتومان ئەمە مۆزوعێکی سیاسی نیە تەنها پەیوەندی بە کەرکووکەوە هەیە و لەبەر ئەوەی کەرکووکیش ئیداریەن لەگەڵ بەغدایە ئەم کێشانە لەگەڵ بەغدایە بێ باس بکرێ و چارەسەری بۆ بدۆزرێتەوە کاکیەوە. عفو سەوالە بڕگەی دووەم ئەگەر بینەکە بریارەکە سیاسیان ئیداریە وتمان بریارێکی مالی بەحتە دارایی بەحتە بەڵام هەوا هەستەکەین کە بەغا بە دوو پێوەرکارەکە لەگەڵ ئەو پارێزگایانی کە ئەوێ کێشە بنێتەوە بوو کەرکووک کە ئێستاکە بابلێ سەنگی مەحەکە لە هەموو معادلاتە عێراقیەکان و نێودەوڵەتەکان و ئیقلیمەکان دایمە محاولاکە وەکو وەرەقێکی فشار بەکاری بێنێ زدی شارەکە و زدی هەرێمی کوردستانش کە کێشەیەکی هەڵبەشە. سلام دوایەوە عدم صرف ميزانية مخصصات مدينة كركوك يعني من قبل الحكومة المركزية في بغداد يعني سبب عدم صرف يعني ميزانية كركوك هل هي هناك عجز بالميزانية أم مشكلة سياسية مع إدارة محافظة كركوك رغم هي نجحت في حفظ الأمن في مدينة كركوك واستقبلت دائرة هجرة ومهجرين يعني ما يقارب 600,000 نازح في كركوك، هل سبب نجاح دائرة يعني